سپاس بۆ ئامادەبووتان دیارم ڕۆ بۆ دوون ڕۆژی لەسەریەک زانکۆی چەرم و گرتبوونەوەی پاڵپشتی هەبووە بۆ کوردانی ڕۆژئاوا ئەوەی کە ئێمە دڵگرانەکە ئەو هێرشە ناڕەوایە کە لەسەر برا کوردەکانمان هەیە لە ڕۆژئاوا بەڵام ئەوشی کە ئێمە دڵخۆشەکە ئەوەیە کە ئەم خوێندکارانە زۆر گەرم و گوڕن دوێنێ سەرڕاوی کە دەوام نەبووە هەمویان هاتوون ئەمڕۆژ بە هەمان شێوە سەرڕاوی تاقیکردنەوەی کۆتایی سمیستەریان هەیە هەمویان ئامادەن و لە ئێستاوە سعات 5 دقیقە ئەچنە تاقیکردنەوە هەمویان هاتوونە لێرە ئامادەیان هەیە بە جلوبەرجی کوردی بە جامانەی کوردی بە هەوری کوردیەوە بۆی کە هاوسۆزی و دڵسۆزی خۆیان بۆ ڕۆژئاوا بۆ کوردستان پیشان بدەن ئەمە دەرخەری و ڕاستیە کە گەنجی ئێمە ئاگادارە هۆشیارە هەستی نەتەوایەتی بەرزە ئەمڕۆ ئێمە وەکو خوێندکاران و ئامۆستایانی زانکۆی چەرمۆ ئەم کۆبوونەوە و گرتبوونەوەمان ئەنجامدا بۆ نیشاندان و پاڵپشتی خۆمان بۆ ڕۆژئاوا پێتانەڵێن کە ئێمە هەمیشە لەگەڵتانین بە گیان و بەدڵ و بەڕۆح لەگەڵتانین و ئامادەین هاوکارتان بین چکە ئەمە داکۆکیکردنە لە خاکی خۆمان دژی ئەو زوڵ مستەمانەی کە لە ئێمە یەکەن ئێمە بەدەنگ نابین بەردەوامە بین ئیشەڵا سەرەکەوین و خاکی خۆمان وەرەگرین ئێمە ئەمڕۆ وەکو خوێندکارانی زانکۆی چەرمۆ سەرەتا وەکو کوردی دواتر وەکو خوێندکارانی زانکۆی چەرمۆ گرتبوونەیەکمان ئەنجامدا بۆ پشتگیری برایان و خوشکانمان لە ڕۆژئاوا کە لەلایەن چەتەکانی داعش و دووبارە هێرشەکرێتەوە سەریان و ئەیانەوێت جینۆسایدێکی تازەی گەلی کوردکەن بەرچاوی تەواوی وڵاتانی جیهانەوە وەکو ئەوەی بڵێ کە کورد لەسەر ڕووی زەویا زیادە بێت ژیانێ پاکتابێکی گشتی بکەن وەک ساڵانی پێشوو بەدەستی سەدام حوسێن و چەندان سەرکردەی تری عەرەب کراوە.